سڵاو لە قوتابیە ئەزیزەکانی پۆلی 5 من مامۆستا تاڤگەم هیوان باشتانە گوڵەکانم. ئێستاش بابەتێکی ڕێزمانمان هەیە، ئەویش ناوی تاک و ناوی کۆیە. پێداچونەوە بە ئەو بابەتە دەکەین. گوڵەکانم بفەرمونون. گوڵەکانم پێش ئەوەی پێناسی ناوی تاک و ناوی کۆ بکەین، سەرەتا پێناسەیەکی ناو دەکەین. بابزانین ناو چییە؟ ناو وشەیەکە بەکاردێت بۆ ناولێنانی کەسێک، ڕۆکێک، شتێک، شوێنێک یان لەبەرێک. ئەوەیان پێناسەی ناو بوو. ئێستا بابزانین ناو لە ڕووی ژمارەوە چەند جۆرە. ناو لە ڕووی ژمارەوە دوو جۆرە. دوو جۆر ناومان هەیە، ناوی تاک و ناوی کۆ. ئێستا گەر بێت پێناسەیەکی ناوی تاک بکەین، سێری ئەو وێنەیە بکەن. ناوی تاک ناوێکە تەنها کەسێک یان شتێک پیشان دەدات، هیچ واتایەکی کۆ پیشان نادات لە ڕووی ڕوخساری وشەکەدا. واتە ناوی تاک ناوێکە تەنها تاکێک پیشان دەدات. ئەگەر بێت و سێری نمونەکان بکەین کە دەڵێن ژن، لێرەدا مەبەستی تەنها یەک ژنە. کە دەڵێن فێرخواز، تەنها مەبەستمان لە یەک فێرخوازە. کە دەڵێن کرێکار، تەنها مەبەستمان لە یەک کرێکارە. هەمویان تاکن. بەڵێ ئەوەیان پێناسەی ناوی تا بەنمونەش ڕوونمان کردەوە. وڵەکانم ناوی تاکمان ڕوون کردەوە. بەسە بێنە سەر ناوی کۆ. بابزانین ناوی کۆ چییە؟ ناوێکە لە کەسێک یان زیاتر پیشان بدات. شانیشانە بۆ کۆکردنەوەی ناو، واتە دیارترین نیشانە بۆ کۆکردنەوەی ناو لە زمانی کوردیدا ئانە. نیشانەی کۆی ئان ناوی تاک دەگۆڕێ بۆ ناوی کۆ. ئەگەر بمانەوێت ناوێکی تاک بگۆڕین بۆ کۆ، ئەو نیشانەی دەخەینە سەر. لێرەدا گەر سێری نمونەکان بکەین، کرێکار ئەگەر ئانی بخەینە سەر دەبێت بە کرێکاران، واتە کۆمەڵە کرێکار. قوتابی بۆ خۆی تاکە، ئەگەر بێت و ئانی بخەینە سەر دەبێت بە قوتابیان. ژن تاکە، ئانی دەخەینە سەر دەبێت بە ژنان، واتە کۆمەڵێک ژن. ئەگەر بێت و سێری ئەو وێنەیەش بکەین، کۆمەڵێک فێرخوازن، واتە کۆمەڵێک قوتابین. لە تاکێک زیاترن، بۆیە پێیان دەڵێن ناوی کۆ. نیشانەی کۆ بە دوو شێوە دەچێتە سەر ناو، واتە ئان بە دوو شێوە دەچێتە سەر ناو. خاڵێکم دەڵێ ئەگەر ناوەکە کۆتایی هاتم بە پیتی نەبزوێن، یەکسەر نیشانەی کۆ دەخەینە سەر ناوەکە. ئەگەر بێت و سێری نمونەکان بکەین، ژن، کۆڕ، کت، کاتێک کە نیشانەکەیان بۆ زیاد کراوە، بێ ئەوەی هیچ شتێکیان بخرابێتە سەر، یەکسەر بۆیان زیاد کراوە. چکە کۆتاییان بەچە هاتووە؟ کۆتاییان بە پیتی نەبزوێن هاتووە. نێ، ڕێ، چێ، ئەوانە هەمویان نەبزوێنن. بۆیە کاتێک نیشانەکەیان بۆ زیاد دەکەین، یەکسەر بۆیان زیاد دەکەین بەبێ زیادکردنی هیچ شتێکیکە. ئەوە خاڵی یەکەم بوو. خاڵی دووەم دەڵێ ئەگەر ناوەکە کۆتایی هاتم بە پیتی بزوێنی درێژ، ئۆ، یێ، ی. ئەگەر ناوەکە کۆتایی هاتبوو بە یەکێک لەمانە، یەکێک لەم بزوێنانە، ئەو کاتە ناوبەندی دەکەوێتە نێوان ناوەکە و نیشانەی کۆ، کە بریتیە لە ئان بەم شێوەیە. سێری ئەو نمونانە بکەین. مامۆستا بە چ کۆتایی هاتووە؟ بە بزوێنی درێژ. لادێ بە یێ بزوێن، چەقۆ، ئۆ بزوێنە، ماسی ی بزوێنە. کەواتە ئەگەر بمانەوێت ئەو ناوانە لە تاکەوە بکەین بە کۆ، چکە بە بزوێن کۆتاییان هاتووە، چیان دەخەینە سەر ناوبەندی ی. ئاها لێرەدا پێش ئەوەی ئانەکەی بۆ زیادکەین، ناوبەندی ئیمان هەیە، چونکە بزوێن هەیە لێرەدا. دوو بزوێنیش بەسەر یەکەوە نایەن، بۆیە ئەو ناوبەندە وەردەگرێت. گوڵە جوانەکانم، هەر بوو بە بیرهێنانەوەتان بە پێناسەکە دیسان بکەینەوە. ناو لە ڕووی ژمارەوە لە زمانی کوردیدا دوو جۆرە. یەکەم ناوی تاک، ئەو ناوەیە کە تاکێک پیشاندەدات وەک مەنگاڵ، بەهار، کۆتر. دوو ناوی کۆ، ئەو ناوەیە کە لە تاکێک پتر پیشاندەدات وەک مەنگاڵان، بەهاران، کۆتران. ناوی تاک هیچ نیشانەیەکی وەرنەگرتووە، چونکە تاکە، بەڵام ناوی کۆ ئانی وەرگرتووە، چونکە کۆیە. ئەوە ناوی تاک و ناوی کۆ بوو. بە هیوای گوڵەکانم سوپاس بۆ گوێگرتنتان. هەر سەرکەوتوون ئینشاء ئەڵڵا. خواتان لەگەڵ.